دیارە ئەمڕۆ کاتژمێر 4 ئێمە وەکو بنەماڵەی شەهید ئاسایش بانکێشتیان کردین کە بۆ لای مزگەوتی عومەر بندیان کە مزگەوتی ڕەحمەتی لێ بوو. دیارە کەشف دەلالە لەوێ کرا ئەو تاوانە بەتایبەت بۆ کوژەکە کە ئێستا دەستگیر کراوە. دوو کەسن و هەردووچیان با بڵێن وەک خۆمانی هەولێری دەڵێن ولداش زاوان ئاور زاوان. لەبەر چاویمە ئەم کردە تیرۆریستی چۆن ئەنجامدا بوو هەمان دووبارەی کردەوە. هەردووچیان کوردن ئەوەی کە تا ئێستا وزانیێران لە ئێمە، بەڵام بۆ بڵێن زیاتر دڵنیا بوونەوەی خۆمان چکە ئێمە داوامان کرد دەمانەوێت زیاتر دڵنیا بینەوە لەو بوو کوژە بۆی کامە بوو کەژی ڕاستەقینە یاخودنا. بۆیە ڕۆژی دووشەمە ئێمە مەوعیدمانداناوە لەگەڵ ئاسایش دووبارە ئەم تیرۆریستە دەبینین و تەنانەت ئێمەیان دەستکراوە کردە کە خۆمان پرسیاریان ئاراستە بکەین و ڤیدیۆکان سیر بکەینەوە، ڤیدیۆی کە کامێری چاودێری مزگەوت بوو بۆی بەراوردیان بکەین بۆی زیاتر دڵنیا ببینەوە.